سڵاتە لەوێ بەڕێزان لەم فێرکاری باز لەوە دەکەین چۆن بتوانین زیاتر لە لینکێک لە باوەی تیکتۆک دابنین. ئەگەر حەستان بەو بابەتەی هەیە دوای ئەو ناوبڕ لەگەڵمان بن. دووبارە سڵاو. هەروەک گوتمان لەو فێرکاریە باز لەوە دەکەین کە چۆن بتوانین لینکی زیاتر لە دوو تۆڕی کۆمەڵاتی لە باوەی تیکتۆکەمان دابنین، وەکو لینکی سناپچات، لینکی کەناڵی یوتیوبمان یان لینکی ئینستاگراممان یان هەر تۆڕە کۆمەڵایەکی تر وەکو تیلگرام و یان واتساپ یان ڤایبەر یان هەر وێبسایتێک کە خۆت بتەوێت یان هەروە دەتوانین لینکی تیکتۆکیش تر لە بایۆکەی تیکتۆکی خۆت دابنێ. سەرەتا پێشەوەی دەست بە فێرکاریەکە بکەم دەبێتەوە پیشان بدەم کە 94.3% ئەو بەڕێزانەی ڤیدیۆکانمان دەبینن سەبسکرایبی کەناڵەکەی ئێمەیان نەکردەوە، بۆی ئەگەر جەنابەت سەیری ڤیدیۆکەی ئێمە دەکەین ئێستا سەبسکرایبت نەکردو ئێستا بفەرمو سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەی تەنیشتی چالاک بکە و بیخەرە سەر ئۆڵ بۆی نۆتیفیکیشن پێ بگات لە کاتی بڵاوکردنەوەی هەر ڤیدیۆیەکمان. بەڕێزێک پرسیاری کردووە کە تکایە چۆن هەردوو لینکی یوتیوب و سناپ دابنێم، مەبەستی ئەوە چۆن هەردوو لینکی یوتیوبەکەی و سناپەکەی لە باوەی تیکتۆک دابنێم. لە ڕاستی دەکرێت بە دوو ڕێگە ئەو کار ئەنجام بدەین. سەرەتا باز لە ڕێگەی یەکەم دەکەین. بۆی ڕێگەی یەکەم پێویستمان بە لینکی من لێرە لینکی سێ ئەکاونتی دەینم: سناپچات، یوتیوب، ئینستاگرام. نۆتپادەکی دەکەمەوە بۆ ئیشەکانمان ئاسانتر بیتن. هەروە گوتم لینکی سناپچات، ئینستاگرام، یوتیوب. سەرەتا دەڕۆم لینکی سناپچاتەکە دەینم، دەڕۆینە ناو سناپچاتەکەمان کە سناپچاتمان کردەوە لەسەرەوە لەسەر هێمای ینی ناوی خۆمان ینی کلیک دەکەن ڕسمەکەی خۆمان پرۆفایلی خۆمان دەیکەینەوە لای دەستە ڕاست لەسەرەوە هێمای ستینگەکە هەیە، ئەوانی کە بەعاری بەکاردێن تەمان بەعکسەوە لای دەست سەب لەسەرەوەیە پەنجەی پێوە دەنین. دووەم دانیان کە نووسراوە یوزەر نەیم، دووەم دانیان کە نووسراوە یوزەر نەیم پەنجەی پێوە دەنین. هەر پەنجەت پێوەنا خۆی کۆپی دێتە سەرێ ئەوەی کە بتوانانی لینکەی کۆپی بکەی. ئەمە کۆپی دەکەین ئەو لینکەیە. ئەو کۆپیمان کرد دەڕۆینەوە لە ناو نۆتپادەکە دایدەنین. وتمان لینکی سناپچات لێرە پێستی دەکەین. تەبەن ئەو لینکەی سناپچات شتی تریشی لەگە دێتن کە دەڵێ ئەدمی ئۆن سناپچات ئەو یوزەر نەیمەکەم ئەمە نامانەوێت بەس لینکەکەمان دەوێت ئەوەی سەرەوە دەسڕینەوە. ئەوە لینکی سناپچاتەکەمان هینا. ئەو جارە دەڕۆین لینکی ئینستاگرام یوتیوبەکەش دەینین چونکە لە فێرکارەکە پێویستمان پێ دەبیتن. دەڕۆینە ناو ئینستاگرامەکەمان بە هەمان شێوە لە پرۆفایلی خۆمان سنسە پرۆفایلی خۆمان لە خوارێ ئیدیت پرۆفایل هەیە لە عەرەبیەکەی وا بزانم تعدیل المەلەف شتێکی وا نووسراوە دەست پێوە دەنین. بە هەمان شێوە لێرە دووەم دانیان کە نووسراوە یوزەر پەنجەی پێوە دەنین و سلێکت ئۆلی دەکەین کۆپی دەکەینەوەیان و دەینەوە ناو نۆتپادەکەی ئەویش لێرە پێست دەکەین. بەس پێشەوەی پێست دەکەین تەمان لینک دەبێ ئەوەی هەبیتن وەک ئەوەی لەسەرەوە HTTPS بنووسین HTTPS دوو خاڵ ئەو هێمایان instagram.com و بە هەماشێ ئەو سلاشەیە ئینجاوەی تر لێرە پێست دەکەین ئەوەی توش دەتوانی بەو شێوە بیکەی. لە دوایەوە دەڕۆن لینکی یوتیوبەکەشمان دەینین دەڕۆنی ناو کەناڵی یوتیوبەکەمان هەروە گوتمان لەسەرەوە لای دەستە ڕاست ئەوانی کە بە ئینگلیزی بەکاردێنین سێ خاڵی ئەوەش کە بە عەرەبی لای دەست چەپە پەنجەی پێوە دەنین. لێرە لە یەکەم دانیان شێر هەیە لەوەی عەرەبیەکە مشارەکە هەیە دەست دێن بە شێرەکە بە هەمان شێوە کۆپی لینک هەیە کۆپی لینکی دەکەین دەڕۆینەوە ناو نۆتپادەکە لینکی یوتیوبەکەش دادەنین. تەبان ئەمن ئەو سێم لۆ تێستی هینایە دەتوانی لینکی تویتەرت، فەیسبووکت، تیلگرامت یان تیکتۆکشکەت کە هەیە یان برادەرێکتە یان لینکی دیسکۆرد یان گروپی واتساپ یان ڤایبەر یان وێبسایتەکەت هەیە دەتەوێت دایبنی هەر لینکە کە خۆت دەتەوێت دەتوانانی دایبنێ.
دەتوانین طبعا ئەو سیە لاش دەبم دەتوانم ئەوەی بەس طبعا ئەوە یوزەرنێم لۆ کەناڵەکەم دروست کردیە بەسەن ئەگە جەنابەت کەناڵی یوتیوبەکەت نوێ لەوانەیە لە جاتی ئەوها ناوەکەت بنووسێ ناسە حەسەن لینکێکی دوور درێژ هەیە دەنووسرێتن فێرکاری شەمدانەیە کە چۆن ئەو یوزەرنەمەی ئەو ئایدی لۆ یوتیوبەکەت دابنەی ئەگەر حەستان کرد لینکی فێرکاریەکەی لە دسکریپشنی ئەو ڤیدیۆی دادنێن دەتوان سەیری ئەویش بکەن ناو کەناڵەکەم هەیە ئێستا لینکی هەر سێ ئەومان هەیە تۆڕەکەمان هەیە گوتمان ڕێگەی یەکەم باز دەکەین با ئەو لینکەی کۆپی بکەین سناپچاتەکە لەگەڵ خۆمان بین چکە لە ڕێگەی یەکەم پێویستمان بە لینکەکە دەبیتن ئەوە کۆپی دەکەین دەڕۆینە ناو تیکتۆکەمان گوتان جارێ باسی ڕێگەی یەکەم دەکەین کە ئاسانترە و بەربڵاوتریشە زۆر دەڕۆینە ناو تیکتۆکەمان پەنجە دەنێن بە ئیدیت پرۆفایل بە عەرەبیەکەی نووسرا تعدیل مەلەف وە بزانم وا نووسراوە پەنجە پێوە دەنێن لێرە وێبسایت هەیە لە بەشی وێبسایت لینکی سناپچاتەکەمان دادنین دەیکەینەوە تەمان ئەگەر بەڕێزێک بەشی وێبسایتی نەبوو دەتوانی بڕواتن فێرکاریم دانەوە چۆن تیکتۆکەی دەکاتە پڕۆدەی تیکتۆکەت بکەیە پڕۆ اینجا بەشی وێبسایت زیاد دەبی هەروەها وە بزانم مەرجیشی هەیە ژمارەی فلۆرەکان بزەبت لە بیرم نییە چەندی دەیە بەس دەبێت ژمارەی فلۆوەرتیش تۆزەکە بێ ینی مەسەرەن نازم وڵا لە دەوری 500 فلۆوەرە نزیک یەک شتێکی وایە ئەوەی لێرە پێست دەکەین وێبسایتەکەمان لێرە سناپچاتەکە گوتمان لینکەی دەست دەنێن بە سیڤ لەسەرەوە هەیە ئەوە سیڤ بوو شتێکیش لە بایۆکە دەنووسین مەسەڵەن دەڵێن ئەدم بکەن لە سناپچات دووبارە دەست دەنێن بە سیڤ هەر شتێک خۆت حەزت کرد دەبینین ئەوە لینکی سناپچاتەکەمان زیاد بوو یعنی کەسێک پەنجەی پێوە دەنێ دەڕواتە ناو سناپچاتەکەمان ئەوە یەکەمیان ئێستا دەڕۆنی یوتیوب و ئینستاگرامەکەش زیاد دەکەین ینی سێ ئەکاونت لە ناو تیکتۆکەمان دەبێت ینی لەوەمانە کە کەسێک ناو تیکتۆکەمان ویستی پەیوەندیوان پێ بکات لە سناپچات یان فۆڵۆوان بکاتن لە ئینستاگرام یان سەبسکرایبمان بکات لە یوتیوب ئاسانتر بتوانین دووبارە پەنجە دەنێن بە ئیدیت پرۆفایل لێرە دەینە خوارەوە ئینستاگرام و یوتیوب هەیە سەرەتا دەڕۆین ئینستاگرامەکەی هەڵدەبژێرین کە ئینستاگرامت هەڵبژات لێرە دەبتەوە داوات لێ دەکات کە بڕۆیە ناو ئینستاگرامەکەی خۆت ئەوەی کە دەتەوێت لێرە دایبنین ئیمێل و پاسوۆردەکەی لێ دەدەی دوای ئەوەی ئیمێل و پاسوۆردەکەمان لێ دەست دەنین بە لۆگ ئین دەڵێ خەزنی بکەم لەوەی ئەگەر جارش کەش بڕۆیە ناوی جارێ ناوێ خەزی بکەن نەتنەوەی هەڵبژێرم ئێستا دەڵێ ڕێگە دەدەی ئەو ئینستاگرامەت لە بایە تیکتۆکە داونە ئیزن وەردەگری بەڵێ من ئەلۆ دەزەنیم بە ئەلۆ فەبزەم لە عەرەبیەکەی نووسرا قبول ئێستا دەبی ئینستاگرامەکەمان زیاد بوو بیتن لێرە ئەگەر حەز کرد بەس ئینستاگرامەکە ئەوە هێمە ئینستاگرامەکە زیاد بوو لە ناو ئەکاونتەکەت هەر کەسێک پەنجەی پێوە بنێ دەڕواتە ناو ئینستاگرامەکەمان ئەو ئینستاگرامەکە تەوان ئەگەر حەستان کرد لێوێش فۆلۆمان بکەن دووبارە دەڕۆینەوە ناو تیکتۆکە دەمانەوێت کەناڵی یوتیوبەکەشمان زیاد بکەین لێرە هەر بە هەمان شێوە لە تەنیشت ئینستاگرامکە دەست دەنین بە ئیدیت پرۆفایل دەینە خوارەوە لە خوارەوەی نووسراوە یوتیوب بە هەمان شێوە دەیکەینەوە لێرە دەڵێ ئەو کەناڵەت هەڵبژێرە کە دەتەوێت لە بایە تیکتۆکە دایبنەی هەڵی دەبژێرین وەک ئینستاگرامەکە داوا دەکات دەڵێ قبول دەکەی کە دایبنین هەروە گوتمان سەماح
لو لا نسراب ألو نازم ديال جوجل كم بعربية سماح يعني ألو فرقنا كليرة سماح لي يعني ألو لي قبول دكاتن بهمان شيوا يوتيوب كشمان دستا باي تيك توك كمان استا اگر كسك بي بروتنا او انستغرام كمان يعني يوتيوب كمان طبعا فنزدني بو هي ماي سروا حدش بين شانته او يسر انستغرام كي اگر بي بروتنا او شان يوتيوب كي بونو من دبانه بروينا يوتيوب كا هو فنزي بيو دنيتو دروتنا يوتيوب كمانو دتواني فيديو كام بينيو سبسكرايب كانال كام بكاتن او ريغي كم توابو استا دز دكاين با ريغي دوام سرتا درون ويب سايتك لينك كيتان ولا ديسكريبشن دادين او ويب سايت دكاين ولا اكونت دروز دكاين طبعا برزن او ريغي دوميان زياتر دتواني اكونت زياتر دابن بينز لينك زياتر تواني دابني و زوانتري شلوي يكم پنځه پیو درین درون ناو ويب سايتك بجوجل كروم يا بفايرفوكس يا بسفاري ديكيوا لير اكونت دروز دكاين لاخوان ساين اب فور فري يعني اكونت ديسكفر فري ببي بارا اكونت يعني ويب سايت ري شيء او شيء دكان ببارا هي فري شيء من هم هالجاديه دتواني بتويتر يكسر بروينا يعني وتا ساين اب وذ ايميل بايميلك يعني اكونت دروز بكاي سرتا ايميل كمان دنوسين ليره لخانيه كم لخانه دومش بازور دشي دەوێتن دەینووسین دەتوانی ڕسمێک لە پرۆفایلەکەی دابنێ ئەلێرە ئەگەر داشتێنێ ئاسای بەس من ڕسمەشی دادەنێم پەنجە دەنێم بۆ ئەپلۆد پیکچەر استا تواو ايميل ماندانا باسورد ماندانا رسمه كاش ماندانا دزنين بالريجستر دلك كامل وانية مثلا individual influencer كببلشر يعني اشتي برا دكنون من ما دلين يقلوا على هلا بجري اسايه تاكي شي يعني مثلا ببلشر دادني كاشتي بلاو دكاتو دزگایان دزنين بنيكس لخواروا دوباره نيكس لدين او زارد دزنين بفنش لذا تواني دەستکاری بکەیت پێشەوەی دەست بە ئەکاونتەکەی خۆم بکەین ئیمێلێکمان لۆ دەنێ ڤێریفیکیشن ئیمێلە لۆی تاکید بکەینەوە کە ئەو ئیمێلەکەمە دامانەیی خۆمانە ئیمێلێک لۆ جیمێلەکەمان دێتن دەڕۆینە ناو جیمێلەکەی خۆمان هەروەک دەبینین ئەوە ئیمێلێکمان لۆ هاتیە لە خوارێ دەڵێ دەست بنێ بەو ینی ئەو کۆنفێر ئیمێل ئەو دەست بەو شینەی وە بنێ ئەو هێماشینەی كونفير دبي يعني بشراز ذاك يوكتو خاوني ايميله يعني لو كسك مثلا ايميل كسش كده انا اكونت بيدرس بكي دسما بيناو كونفيرم دبي درواتنا اكونت كي دواي او ايميل كمان فيرفاي كرتونا ناو جيميل كمان دينو ناو همان اكونت ك دروس ما كدبوا لي داس دنين بايديت بلوكس لسروا دينا خواروا لخواري او هي قلمها دست بيودنين بشان من داد لي ستورة كده او انا دماني بس من انستغرام كده ادم شي شكل انستغرام كما تويتر كاش من نويست يوتيوب دادنين سناب شات دادنين لقل تيك توك كاين او سيان دادنين بس لو تيستي دزني بني كذا سروا ليرا هر سيشان يوزر نيم كي ديوتن يوزر نيم كان هر سك باشا او تشيك يعني هر ناس حسن وسيم ليوتيوب يشبه همان شيء وتمام بمدينه لسناب شات يشبه همان شيء وناس حسن هیچ بوش سپیسش نیه اینستاگرام تیک توکش به همان شیوه ها آن هر چند تابو دست دنی لیره توانش تک بنوسی یعنی توانی بلی فولوم بکنیان فولوس لیره دمسو فولوم بکن بس لبروی سناب شات اد کردنا،   زاری نبوده فولوم بکن
لەسەرەوە دەست دەنین بە ئەد بلۆک دوایەوە دەست دەنین بە پەبلیش هەتا سەیڤ بیتن awesome if is complete no show of دڵێ ئێستا دەتوانی بە هاوڕێکاتی نیشان بدە ئێستا دەست دەنین بۆ ئەوی کۆپی لینک دەبیتن دەیبین لە بایۆ تیکتۆکەمان یان لە ئینستاگرام لە هەر جێشکە دەتوانین دایبنی دەڕۆین ناو تیکتۆکەمان لێرە دووبار دەچین ئیدیت پرۆفایل لە وێبسایتەکە ئەوەی لا دەبین کە هەیە ئەوەی تر دادنین ئەوە لیکەکە دانراوە سەیڤی دەکەین دەتوانین لێرەش بنووسین سناپ و یوتیوبەکەم لینکی سناپ و یوتیوبەکەم تر ئەگەر فەیسبووکت لەگەڵدانە ئینستاگرامت داتوانێت هەموویان بنووسی سەیڤی دەکەین هەر وەک دەیبینین ئەوە لینکەکەیە لە بایۆی تیکتۆکەمان توان ئەو لینکە لە بایۆی ئینستاگرامیش دابنێن لە سناپچاتش ئەگەر سناپچاتەکەتان سەبسکرایب بوو ینی یان لە تیلگرام یان لە واتساب لە ڤایبەر لە فەیسبووک لە هەر جەیەک کە خۆتان ویستان دانین لینکەی دانین کەسەکە پەنجە دەنێت بەو لینکەی کە بۆ لێرە ئەکاونتەکان پیشان داتن هەتا 5 ئەکاونتیش دەتوانی بە فری دابنی هەر وەک دەیبین لەسەرەوە تیکتۆکەمان سناپچاتەکەمان یوتیوبەکەمان پەنجە دەنێ مەسەن لۆ نمونە کەسەکە پەنجە دەنێت بە یوتیوبەکەمان کەناڵی یوتیوبەکەمان دەبتەوە دەتوانێت لە ڤیدیۆکانمان ببینێتن سەبسکرایبمان بکات یان کۆمنتی بنووسی یان هەرچێکە خۆی بێ بە دوای دەگەڕێتن ئەو کەناڵەکەمانە بۆوە دەتوانین سەبسکرایبمان بکات لێرە ڤیدیۆکانمان ببینیت دەگەڕێینەوە دەمانوێت سناپچاتەکەش تێست بکەین بزانین سناپچاتەکەش تەواوە دەست دەنێ بە هیمای سناپچاتەکە ئەوە سناپچاتەکەی دیتەوە بەس لەبەرەوەی هەر بەخۆشمەیان هەمان سناپچاتم کردیتەوە وەک دەیبینن دەڵێ پیشان داتن کە دۆزیوە ئەگە بە سناپچاتش کە ڕۆشت بە ناوی بەرنامەی سناپ ئەوم دەدیتەوە و ئەدم دەکرد هیوادارم سوودتان لەو ڤیدیۆ بینی بێ و ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو پشگیریم بکە بەلایەکردنی ڤیدیۆکە و لە کۆمنتیش خاڵێک دابنێ بۆی خەڵکێکی زیاتر سوود لە ڤیدیۆکە بینی بەهۆی ئەو خاڵی ئەو کۆمنتێکە تۆ بەزەی دێڵی ڤیدیۆکە خەڵکی زیاتر دەیبینێت هەروەها ئەگەر پێت باش بوو ڤیدیۆکە شەیر بکە بۆ هاوڕێکان لە تۆڕە کۆمەڵاتەکانی تر وەکو ماسنجەری فەیسبوک ڤایبەر سناپچات یان ئەوەتا لە واتساپ زۆر سپاس خواتان لەگەڵ هەروەها دەتوانن سەیری ئەو دوو ڤیدیۆی ڕابردووشمان بکەن ئەگەر تا ئێستا سەیرتان نەکردووە